سلێمانیە لەگەڵمە دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە ئەمڕۆ کەڵێنەکەی نێوان نرخی دولار لە بازاردا لە بازاری ئازاد و نرخی فەرمی بانکی ناوەندی گەورەترە بەراورد بە هەمان ڕۆژی یەکی ساڵی 2023 ئەمە چیمان پێ دەڵێتن؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان خۆی وەکو لە پێشکێکە بەڕێستان ئاماژەتان پێدا فەرقەکە زۆر نییە بەڵام هەر فەرقەکە هەیە یعنی ئەبوایە ئێمە ئەوەی کە بیستمان پێش 2024 ئەوەی کە باس لە ئەوە کرا کە ئیتر تعامل بە دۆلار ناکرێت و ئیتر وردەوردەوە تعاملاتی ناوخۆی هەموو بەرەو دینار ئەچێ ئەوەی کە باسی ئەکا بەڕێز ڕاوشکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق باستەوەکە کە سیادەی نەقدی یاخود شکۆی نەقدینی لە عێراق جێبەجێ بکرێت شکۆ بگەڕێتەوە بۆ دیناری عێراقی ئەو دیاردەیە کە پێوترێت دەولەرە واتە بوونی دۆلار یاخود دراوی دووەم کە دۆلارە کە زاڵە بەسەر دیناری عێراق و بەسەر ئابووری نەمێنێ بەڵام ئەوەی کە بینین ئێستا تا ئەم دقەیە بەڵێ باس لە دۆلارەکرێت و نرخی دۆلارەکرێت دیارە ئەوەی کە حکوومەت ئەیەوێ جێبەجێ بکە لە دوو یەکە یعنی لە سبەینەوە دەستپێیاکە تر تعاملاتی ناوخۆی نامێنێ وەکو جەنابتان ئاماژەتان پێدا بانقی ناوەندی ئاماژەکە بە پێشتر ئاماژەی بەوە کرد کە ئیتر بە هیچ شێوەیەک تعاملاتی ناوخۆی نامێنێ دوێنێ ڕاگەراوێکی بڵاو کردوێتەوە کە تەنها ڕێگە ئەدرێت بە 4 پۆل لە ئەو کەسانێک کە ئەم بابەتە ئەیان گرێتەوە کە با بڵێن دیبلۆماتکارن ئەوانەی ڕێکخراوی ناحکومیین ئەوانەی کە ئاژانسی نێودەوڵەتیە ئەف ڕێکارێن بانکا ناوەندی دەگرە بەر بانکا ناوەندی جەخت لەوە دەکاتەوە ئەو ڕێکارانە بۆ ئەوە دەگرێتە بەر بۆ ئەوەی شکۆ بۆ دینار بگەڕێنێتەوە ئێوە لەو باوەڕەدەن باو ڕێکارە نوێنەی جێبەجێ دەکات ئەو شکوێرە دەگەڕێنێتەوە یان ئەو کەلێنە بتوانێت کەم بکاتەوە لە نێوان نرخی فەرمی و نرخی بازاردا هەیە بەڵێ خۆی ئەوەی کە باسی لێ ئەکرا پێشتر ئەوترا کە بە هیچ شێوەیەک ناکرێت تعامل بە غیری دیناری عێراقی بکرێت بەڵام ڕاگەراوەکەی دوێنێ پێچەوانەی ڕاگەراوانەکانی پێشترە کە باس لەوەکە 4 پۆلن کە ئەتوانن دۆلار بەکاربێنن یاخود ئەتوانن دۆلار وەربگرن باشە لێرە پرسیارەکە ئەوەیە کە ئەم کەسانە ئەم با بڵێن ئەم 4 بەشە کە دیاری کراون لە ڕاگەراوی بانقی ناوەندی بۆ دۆلار بەکارێنن لە ناو عێراق یعنی دۆلارەکەی کە وەرگرت چی لێ ئەکە لە بازاری عێراقدا هەموو بابەتەکان ئەگەر بکرێن بە دینار هەرسەنگاندنی بۆ بکرێت بە دینار ئیتر دۆلارم بۆ چییە من کەسێکی بیانیم بە نمونە لە سەفارەت ئیشەکەم لە هەر شوێنێکی ئیشەکەم ئەو بڕەپارەیە کە من ئەمەیە وەکو بەکاری بێنە بۆ خەرجیاتی خۆم لەناو بازارەکانی عێراق ئەبێ دینار بێ حسابی خۆم بە دۆلارە لە وڵاتەکەی خۆم لە عێراق بە دۆلارە مشکلم نییە بەڵام ئەو نەقدا ئەو وەرەقەی با بڵێن دراوە کە بەکارێنم لە بازارەکانی عێراق ئەبێ دینار بێ بارحاڵ لێرە مەبەستم چییە مەبەستم دوا ڕاگەنراوی بانقی ناوەندی پێچەوانەی پێشوەکانی خۆی ئەوەی کە باسی کردووە پێشتر پرسیارەکەی جەنابتان ئایا شکۆ ئەگەینێتەوە بۆ دیناری عێراقی بەم شێوازە ئەگەر هەموو ڕۆژێک ڕاگەنراوێکی هەبێت و بڵاوی بکاتەوە پێچەوانەی ئەوانەی پێشتر بێ نەخێر بە هیچ شێوەیەک ئەمە قبول کراو نییە بەڵام ئەگەر ئێمە بنمونە مەرج دابنرێت کە کۆنتترۆلی سنوورەکان بکرێت لەگەڵ وڵاتانی دەوروبەر و بەتایبەت لەگەڵ ئێرانە باس لەوە ئەکرێت کە سەرۆکوەزیران بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق هەوڵەدا بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێرانە کە تعامل بکرێت لەگەڵ ئێرانە بە شێوەیە کە نەکەوێتە ژێر سزا ئابوووریەکان کە سەپێنراوە بەسەر ئێران لە لایەنی ئەمریکاوە واتە تعامل بکرێت بە تومەنی ئێرانی یاخود هەر دراوێک بێ لەگەڵ ئێرانە تعامل بکرێت بە دەربێ لە دۆلار بۆ ئەوەی سزا داراییەکان ئەو جۆرە تعاملاتان نەگرێتەوە لە نێوان عێراق و ئیران و بەتایبەت عێراق و ئێران تقریبا 133 لە هاوردە شتەکان کە هاوردە ئەکرێن لە ئێران لە لایەنی عێراقەوە ئەبێ یاخود قەبارەی بازرگانی و ڕێژەی بازرگانی باشە دکتۆر ببوورە پێتان وایە لە حاڵەتێکی وادا لە ڕوژێکی وادا کە بازار دەمە کە چاڕوانی ئەو بڕیارانە جێبەجێ بکرێن و عێراق خۆی بۆی ئامادە کردووە لە سبەیەوە جێبەجێ بکاتن بازار بەتایبەت
نرخی دینار بەرامبەر بە دولار چ کاردانەوەیەک نیشان دەداتن؟ من پێشبینی ئەوە ئەەکەم ئەگەر فعلەن حکوومەتی عێراقی توانی بڕیارەکانی خۆی پێشتر جێبەجێ بکات و بەو شێوازە کە ڕاگەیاندراوە کە ئیتر هیچ تعاملێکی ناوخۆیی ینی بەغێری دینار نەکرێت ئەگەر فعلەن وابێ و تعاملاتی بازرگانی خۆی بە تایبەت لەگەڵ ئێرانە وەکو ئەرزی جەنابتانم کرد کە ڕێژ زۆرەکەی تعاملاتی عێراق لەگەڵ وڵاتان بەگشتی 133 تقریبا سەیەکی تعاملاتی لەگەڵ ئێرانەیە لەگەڵ چین و تورکیا وڵاتانی تریش تقریبا لەگەڵ چینە 133 و لەگەڵ تورکیش بە هەمان شێواز و 110 ئەمێنێ بۆ وڵاتانی تر ئەگەر فعلەن توانی ئەم جۆرە تعاملاتانە سنووردار بکات لە بەس لە چوارچێوەی دراوی غیری دۆلار لەگەڵ ئێرانە بە تایبەت بەو شێوە لەگەڵ وڵاتانی تریش بەگشتی بەڵام لەگەڵ ئێرانە بە تایبەت و ئەگەر ئەمەش مەرجێکی ترە ئەگەر نەیەڵێ دۆلار دزەی پێ بکرێت بۆ ئێران ئەمە مەرجێکی زۆر سەرەکیە مەرجێکی ترە بەو شێوازە ئەتوانێت کۆنتترۆڵی دۆخەکە بکات بۆ لەبەر ئەوەی ئێمە ئەگەر چوین بۆ بازارەکان بینیمان هەموو شتێک لە بازارەکانی کوردستان لە عێراق هەڵسەنگاندن بۆی ئەکرێت بە دیناری عێراقی ئەو کاتە ئەو دۆلارێک کە بەدەستمانە یاخۆت بە گیرفانمانە ئیتر هیچ بەهای نامێنێ نەک نرخی ئەمێنێ بەڵام بەهای نامێنێ بۆ لەبەرەوەی تۆ جەنابەت ناتوانانی بچی بۆ بازار تلڤیزیۆنێک بکڕی سیارێک بکڕی بە دۆلار ئللا بە دینار بێ بەو شێوازێکە ڕێگە پێدراوە واتە ئەگەر دووبارێکەمە بۆ ئێوەی بەڕێز ئەگەر توانی حکوومەتی عێراقی بڕیارەکانی خۆی جێبەجێ بکە بەڵێنەکانی خۆی بباتە سەر بەڵێ بە تەکید من تەسەوری ئەوە ئەەکەم کە نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی یاری بکە بینی 1350 بۆ 1400 ژکەرە ناخوا دکتۆر لەگەڵم بمێنە دەگەڕێمە وڵاتان بوو زیاتر پشتیوانیکردنا نرخê dînar êdî banka navendî wek berê dolar jî nafrûşe. Biryara bikaş nexe bazar tenê bû derve nebe bû hin mebestên diyarkirî bû nimûne dê bide bazirganên fermî û bi nirxê fermî 131,000 ji bû ku giranî çênebe. Sala 2023 çend dolar ji aliyê banka navendî ve hate firûtin em bibînin di 12 mehan de di 12 mehan de ji aliyê banka navendî bikaş û bi hewala زیاتری 40 میلیار و 925 میلیون و 383,937 دلار جالی بانک ناوندی و هاتنه فروتن دخوازه و قباره کم بکتن یا کاش نمینبتن بو مبستن بازرگانی نبا و به هنک مبستن دنین فرمی ببالگه دیدم که ده هری زیده کمتر ده چله ده هاتیه فروتن 2 میلیار و 26 میلیون و 926,000 دلار دوی در دوره ده هاتی بونه فروتن اف فروتونه هنک جاران برزیون زمیه که برچاف و هاتیه دیتن به تایبت یا که بو حواله بویا بو در وی ولاد بویا بو ما بستین جدا وکل گلانل دمه ها 5 دمه دید 5 میلیار و 5 میلیار و 320 میلیون و 132,000 دلار فروتن دوی دمه ده هری زیده جی هر حواله بو لشون نایکاش دخوازن نهیله بتنه بو مبستن بازرگانی نده بو در و مامالای نافخه همی به دینار به دکتر ود گرم جمته دمه که ده به تمامی وان مامالایان بکه دینار پیوستی عراق زیده تر به چاپ کرن و دینار نینه گلو او ونده دینار هیا بتوان ره مامالکان بتاوی به دینار بیتن لعراق بەڵێ خۆی ئەوەی کە باس ئەکرێت باس لەوە کرێت سەروی 100 تریلیۆن تا تقریبا 104 تریلیۆن دینار لە بازارەکانی عێراقدا هەیە دیناری عێراقی بەتەکید بەڵام ئەم 104 تریلیۆنە تقریبا لە 180 بەدەستی خەڵکە و 120 بەدەست حکوومەتە یعنی ئەوەی کە باس ئەکرێت حکوومەت بەم شێوازە توانە و ئیمکانیەتی نییە کە پێداویستەکانی عێراقی پێدابین بکات و بە تایبەت بابەتی خەرجیەکان موچەکان و بابەتانە بۆیە هەمیشە کە دۆلاری دەستەکەوێت پێویستی بەچی حکوومەتی عێراقی پێویستی بەوەی کە دیناری لە بەردەست بێ بۆ بیگۆڕێتەوە بە سعری ڕسمی ئەوەی کە ڕاگەیاندراوە بە نمونە و بەو شێوازە موچەی فەرمانبەرانی پێدابین بکات لێرە سیاسەتی نەقدی حکوومەتی عێراقی چۆن ئیدارەی بکات بەو شێوەیە کە وتمان شکۆ بگەڕێنێتەوە بۆ دیناری عێراقی بەس لەوە ئەکرێ هەنگاوەکان ئەوەن کە چاپکردن و ئیزدارکردنی دەرهێنانی پارە لەلایەنی بانکی ناوەندیەوە بێ ئەوە زۆر گرنگە و ئیدارەکردنەکەش و ئەو سیستەمەی کە کۆنتترۆڵیەکە بەم سێ مەرجە ئەتوانێت شکۆ بگەڕێنێتەوە بۆ دیناری عێراقی بە شێوەیە کە
بنمونە بتوانێ وەکو ئارتی جەنابتان بکن کۆنتترۆلی سنوورەکان بکات و نەیەڵێ بە ئاسایی دۆلار دزێ پێ بکرێت بۆ وڵاتانی تر بەڵام خاڵە گرنگەکە لێرە ئەوەیە کە یاخود خاڵە با بڵین ئەوەی کە زۆر سەرەکیە ئەوەیە کە عێراق ڕایگەیاندووە کە ئیتر تعامل بە دۆلاری ئەمریکی ناکرێت لە بازارەکان واتە کە بە وەرەقی نەما لە بازار نەخرایە بازار ئیتر هیچ $100 ئیتر دزێ پێ ناکرێت بۆ وڵاتانی تر و بە تایبەت بۆ ئێران لێرە ئەگەر توانی فعلەن ئەمە جێبەجێ بکە ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەوەی کە فەرمونون جەنابتان ئایا حکوومەتی عێراقی پێویستی بە چاپکردنە تا بە تەسەوری من نا ئەو بڕەپارە زۆرێک هەیە لە بازارەکان ئەتوانێت زۆر بە ئاسایی وا سەرنجی خەڵک ڕابکێشێ بۆ بانکەکان بە نمونە سعری فایدە زیاد بکە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە سیقا بگەڕێنێتەوە بۆ بینی هاوڵاتی و بین حکوومەت ئەگینا ئەگەر نەیتوانی ئەو پارەیە دابین بکە بۆ موچەی فەرمانبەران لەو سیولە نەقدیەکە هەیە لە بازارەکاندا ئەو کاتە ئەگەر نەیتوانی تووشی ئەوە ئەبێ کە ناچار بێ پارە تەبع بکات و بەتەکیت بەو شێوازەشە وردەگەر پارەی تەبع کردو بەلە بەرامبەر ئەو احتیاطی ئەو یەدەگەی کە هەیە لە بانکی ناوەندی عێراقی بەو شێوازە وردە خۆی ئەسڵەن سعر لە ئاسێکی بەرزدایە ئەو کاتە وردە ئابووری عێراق بەرە و هەنگاو ئەنێ بەرە و هەڵاوسان بۆیە لێرە ئەوەی کە زۆر گرنگە حکوومەت بتوانێت سەرنجی خەڵک ڕابکێشێ بۆ خۆی بۆ ئەو پارێکە لە بازارەکاندا هەیە بخرێنە بانکەکان بۆ ئەوی بتوانێت ئەوش زۆر باشە ئاسایی معاملەی دینار و دۆلارەکە بە ئاسایی بکە و بەو سعر ڕسمیە کە ڕاگەیاندراوە گەلک سپاس دکتۆر خالد حەیدەر پسپۆرە ئابووری ژ سلێمانی لەگەڵما بووی.